کۆبوونەوەکە ڕێبوار کاکەی پامنێریان نارتی لە شوێنی کۆبوونەوەکە لەگەڵمانە بێت. ڕێبوار سڵاو لەبێ ئەگەر دوایین زانیاریمان بێتێ لەسەر کۆبوونەوەکە. بەڵێ سڵاو لێوەش دەمێ ئەو زانیارانە بۆ بینێرانی نارتی بگوازنەوە کە دیارە پێش کۆبوونەوەکەی کە ئێستا دەستی پێ کردووە شاندی یەکێتی نیشتمانی کوردستان و بستنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی هەر لە شاری هەولێر لە ئوتێل دیڤان لە کۆبوونەوەیەکیان ئەنجام داوە. تا ئێستا دیار نییە کە ئەو کۆبوونەوەی باسییان کردووە و لەسەر چی ڕێککەوتون، بەڵام ئەو زانیارانە هەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان بەوانی ڕاگەاندووە کە ئەوان لە کۆبوونەوەکەی پێنجخۆڵی داوا دەکەن کە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام درێت. ئاخۆ ڕای ئێوە چیە؟ چونکە هەر لە سەرەتاوە لەسەر پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان دیاربوو کە یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و هەردوو حیزبە ئیسلامیەکە بە شێوەیەک یەک داواکاریان هەبووە، یەک پرۆژیان هەبووە لە پەرلەمان، بەڵام پارتی دیموکراتی کوردستان جیاواز لەوان کە داواکاری تری هەبووە یاخود ڕای جیاوازی هەبووە لەسەر پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان. پێدەچێت ئەم کۆبوونەوەی ئەمڕۆکە قسە و گفتوگۆکردن بوو بێت لەسەر ئەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت. بەڵام دیارە کە یەکگرتووی ئیسلامی لەگەڵ ئەواندا بەشدار نەبووە یاخود هیچ ئەندامێکیان لەو کۆبوونەوەیدا بەشدار نەبووە. ئەوەش تا ئێستا هۆکارەکەی نازاندێت، بەڵام وەکەوەی کە لێرە بەشێک لە ئەندامان یاخود ئەو زانانە کە دەستێمە گەیشتووە دیارە یەکگرتووی ئیسلامی وەک لایەنێکی تر یاخود وەک تەرەفێک کە لە سەرەتاوە نێوانگیری بووە وەک خۆیان دەڵێن کە ئەوان نێوانگەیریان کردووە یاخود پرۆژەیان هەبووە یاخود ئەوەی کە سەردانی لایەنەکانیان کردووە بۆی کە بتوانن ئەو پرسە کۆتایی پێبێتن، بەڵام هۆکاری دیارنێک کە بۆچی لەو کۆبوونەوەیە لە خود ئەو کۆبوونەوە سێقۆڵیەی کە یەکێتی و گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئەنجامیان داوە بۆچی بەشدار نەبووە یاخود هۆکارەکەی چی بووە کە بەشدار نەبوون. ئاخۆ پێیان نەوتراوە کە ئەوان کۆبوونەوە دەکەن یاخود خۆیان بەشداریان لەو کۆبوونەوەیەدا نەکردووە. لە ئێستادا ئەو کۆبوونەوەی کە پێنجخۆڵیە ئێستا کۆبوونەوەکە دەستی پێ کردووە و دیارە کە گفتوگۆ دەکەن لەسەر ئەو خاڵانەی کە بەر لە 2 هەفتە ناکۆک بووە لە نێوانیاندا کە ئەویش پرسی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە ئاخۆ لەناو خەڵکەوە بێ یاخود لەناو پەرلەمانەوە بێ کە ئەو لایەنانەی تر بێجگە لە پارتی دیموکراتی کوردستان سوور بۆ لەسەرەوەی کە لەناو خەڵکەوە بێ و ئەوە مافی هاوڵاتیانە کە سەرۆکی هەرێم دیاری بکەن، بەڵام لایەنەکانی پێیان وایە کە سیستەمەکە بگۆڕدرێت و ئەگەر زانیاریت هەیە دەربارەی ئەوەی کە ئەگەر کۆبوونەوەکە کۆتایی هات هیچ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ببەسرێت و زانیاریەکانی کۆبوونەوەکە بخەنە ڕوو بۆ میدیاکان و ڕایگشتی؟ تا ئێستا ئەوەش دیار نییە، بەڵام وەکەوەی کە ئێمە دەبینین دەستگاکانی ڕاگەاندن هەر لە هەمان شوێنی کە 2 هەفتە پێش ئێستا کۆنگرێ ڕۆژنامایی لێ ئەنجامدرا دیارە ئەوان لێرە ئامادەن و ئامادەسازی خۆیان کردوواتە پێشوەختە لێرە ئامادە بوون بەڵێ ئەگەر کۆنگرێ ڕۆژنامانی ئەنجام بدرێتن و گفتوگۆ یاخود ناوڕۆکی کۆبوونەوەکە بۆ ڕایگشتی باز بکرێت. بەڵێ ڕێبوار کاکەی پێیان